لانا سەرکۆ بەینتان باش بە هیوای ڕۆژێکی خۆش بۆیەوە تەواوی بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ. ئێمە ئێستا لە گوندی کواوین لە سنووری قەزای پێنجۆن، ئەم گوندەیەکێکە لە گوندە جوانەکانی سنووری قەزای پێنجۆن و پشتیشی ئەگەر هاوکارم وێنەکان بگوازێتەوە چایەکی جوان شاخێکی ڕەنگین کە چڕ بە داری بەڕوو لێرە هەر سروشی پێنجۆن بە سەوزی و سەرسەوزیەکەی بە ناوبانگەوە سنووری ناوچەی پێنجۆنێکێکە لە ناوچە دڵگیرەکانی هەرێمی کوردستان کە دارنمەداری سنووری قەزا کە بەناحەکانیەوە پڕە لە داری بەڕووی جوان و مازوو و بە هەموو دارسانە سروشتەکانی جۆرەها داری ناوازە لێرە بوونی هەیە و بەردەوام ئاگری یەکێکە لە ئافاتە گەورەکان کە زیانێکی زۆری بە ژینگە و شاخ و چیا و کێوەکانی سنووری قەزای پێنجۆن ساڵانە گەیاندووە. بەڵام هەڵمەتی زاگرۆزانە بۆ سەوزکردنی شاخەکانی پێنجۆن ئەمڕۆ لە سنووری گوندی کواوای دەبێت و لەم گوندە بڕیارە ژمارەی ڕێکخراوی تایبەت بە ژینگە هەڵمەتێک دەست پێ بکەن بۆ ناشتنی بەڕوو. من بەختیار عەلیم لەگەڵدا یەکێکە لە گەنجە جوانەکانی سنووری قەزای پێنجۆن کە لە ڕێکخراوی ملەکەوە بۆ پرسی ژینگە کار دەکەن بۆ پاراستنی ژینگە. ئەمەوێت لە زاری خۆی و پێم بڵێ بەختیاریەوە لێرە ئەمڕۆ پرۆسەکە چۆن دەست پێ دەکەن و بۆ گوندی کواوا لە ناو هەموو قەزای پێنجۆندا هەڵبژێرا لێرە پرۆسەکە دەست پێ بکەن و لێرە کار بۆ سەوزکردنی ژینگە بکەن. ئەم گوندە هێندە ڕووتەڵام بوو یا پرسێکی تایبەت لە پشتی ئەم بابەتەوە بوو کە گوندەکە هەڵبژێرا. سەرتا بەخێربێن، سپاس بۆم دەرفەتە. هەڵبەتە ئێمە لە کەشێکی سارداین، بەڵام دڵمان گەرمە بۆ چالاکی ژینگەیی. ئێمە لە گوندی کواواین، گوندی هەردوو شەیدی ژینگە، شەید ئالان و شەید بێستون، ڕۆحیان شاد بێ و گۆڕیان پر نور بێت. هەڵبەتە ئێمە کۆمەڵێک ڕێکخراوی ژینگەیی و شاخەوانی لە هەڵمەتی زاگرۆسانە کە ساڵانە بەڕێوەچێت پێکەوە تاوێکی کە دەزەکەین بە بەڕێوەچوونی هەڵمەتەکە. بەس بەر لەوەی دەست پێ بکەین زیارەتێکی پێکەوە هەموو چالاگوانان و شاخەوانان سەردانێکی گۆڕشی دانەکەین و دواتر دەسەکەین باڵمەتەکە بۆەوەی بۆچی کواوا یان هەردی گوندی کواوامان هەڵبژار وەک وەفایەک بۆ گیانفیدایە و شەیدانە ئێرەمان هەڵبژاردووە. گەرنا ئێمە سەرەتا ویسمان بچینە ئەو شوێنەی کە جەستەی پیرۆزی هەردوو شەی تێدا سووتا، بەڵام بەداخەوە ناوچەکە بڕێک سەر سنوور بوو لە بەرلایەنی ئەمنی وازمان لەوێ هێنا گەرناوتمان لە جێی دارە سوتاوەکان و بە تایبەتیش ئەو مۆقعەی کە هەردوو شەید لە کاتی کوژانەوەی ئاگردا مانگی هەشت بریندار بوون و سووتان و دواتریش شەید بوون. تومان لەوێ چالاکێکە بەڕێوە بین، بەڵام بەداخەوە سەر سنوورە ناوچەکە ئیدی هەروەک وەفایەک بۆ گیانی پاکی شەیدان لەم گوندە جوانەی کواوا ئەمانەوێت دە و هەڵمەتی بەڕووچاندنە بەڕێوە بین. هەڵمەتی ناشتنی بەڕوو لێرە ئەوانەی کە ئەمڕۆ لەگەڵتانە بەشداری دەکەن ڕەنگەتیانە بێ هەر نەزانێت چۆن نەمام بچێنێ، ئایا فێریانەکەن و پێویستە چۆن بەڕوو بچێنن سروشتی ناشتنی بەڕوو جیاوازە لەگەڵ سروشتی ناشتنی هەر دەنگکۆڵەیەکی دیکە یا هەر نەمامێکی دیکە. لەگەڵەوەشدا دیاریتان کردووە ئەمڕۆ چەند هەزار بەڕوو لێرە دەچێنن و ئەو هەردەی کە تایبەت کراوە تا چەندێک لێرەوە ئەتانوێ هەم خەڵکی گوندی کواوا جارێکی دیکە هەمویان بەرگێکی ژینگە پارێزی ژینگە دۆستیان بکەن بە بەردا. لەگەڵەوەشدا هەموو ئەو تاکانەی کە لێرە ئەمڕۆ بەشداریە بن لەگەڵەوە گیانی بەرپرسیارەتی جارێکی تر بکەنەوە بە بەریانە و پێویستە ئەم ڕۆشنبیری پاراستنی ژینگە زیاتر برەو پێ بدرێ و وەتەشەنە پێ بکرێ. بێگومان جۆری چاندنی بەڕوو یان شێوازی چاندنی بەڕوو شێوازێکی تایبەتی خۆی هەیە. ئەمە لە کاتی چالاکیەکەشدا لەلایەن کاک سەرۆر قەرەداخی و کاک ڕێبوار لێپرسای ڕێکخراوی ملەکەوە جوانتر ڕوون ئەکرێتەوە بۆ بەڕێزانی کە بەشدارە بن، چکە شێوازی تایبەتی خۆیە کە بێ بچێنرێ. جا دواتر ئێوەی بەڕێزکە هەر لەگەڵمانان ڕەنگە بە عەمەلیتر یان بە کرداریتر ڕوونتر بێ کە چۆنی نێژین. ئەوە شێوازێکی تایبەتی خۆی هەیە. پامی ئەم هەڵمەتەی ئێمە بۆ هەموو خەڵکی کوردستان بەگشتی و گوندی کواوە پێنجۆن بە تایبەتی ئەوەیە کە ئێمە دەبێت بەرگری لە دارستانەکان بکەین. دوو شەهید لەم گوندا یان دوو گەنجی جوان گیانی خۆیان فیدا کردووە، گیانی خۆیان کردوێتە قوربانی. کاتیەوە هاتووە ئەگەر
ڕۆژێک لە ڕۆژان دەستمان بردبێت بۆ بڕینی مازوارێک بڕوارێک قەزوانێک گۆیژێک یان ڕاوکردنی گیاندارێک باڵندەیەک چیتر دەزەڵ بگرین لەبەر ئەوەی لە پێناو ئەم ژینگە قوربانی دراوە دوو ڕۆحی جوان بەرزەفەڕ بوون نەک لە گوندی کواوە لە ڕۆژهەڵات لە هەڵەبجە یعنی ئێمە خاوەنی دەیان شەیدین کە لە پێناو ژینگە گیانی خۆیان فیدا کردووە دەبێت ئێمە ینی ئیستێک بکەین ڕابچڵەکەین ویژدانمان بخەینەوە گەڕ بەرامبەر ئەم ژینگە سروشتە چکە دوجار بن پێم وایە مانەوە بۆ هەموو نەتەوەیەک ئەو نەتەوەیە کە پارێزگاری لە ژینگەکەیەکەوە لە خاکەکەی وە لە نیشتمانەکەی خۆیەکە لێرە لە گوندی کواوانە بەگشتی سنووری پێنجۆن ئەم ساڵ ئاگرچەنە زیانی بە چیا و کێ و دارچانە سروشتەکان گەیاندووە و ئامارێک لەو شێوەیە لە دەستان نایە تاکۆستا هەڵبەتە ئێمە ساڵانە ئامارگیریەکەین بۆ سووتانی دارستانە سروشتەکانی قەزای پێنجۆن و دەوروبەری بەڵام هێشتا پێمان وایە وەرزی کەوتنەوەی ئاگر کۆتایی ناتوە چکە ئێمە مەترسی هەیە خۆشبەختانە بارانێکی باش باری بەڵام ئەم باە پێمان وایە پوشەکەی وش کرد بێتەوە و دیسان مەترسی کەوتنەوەی ئاگر هەبێ بەس ئینشاڵا کە ئاگر ناکەوێتەوە بەڵام ئێمە سەرقاڵی ئامارگیریەکەین کە ئامارگیریەکی دەقیق لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە ساڵان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیا ڕایگەێنین مەزەندە کرێن ساڵ زیاتر لە 30,000 دۆنم دارستانی سروشتی سوتا بێت هەموو سووتانەکانی زۆر مەترسیدار و زیانۆمەند بوون بە حکومی ئەوەی پوشوپاوانێکی زۆر هەبوو ئەم ساڵ و ساڵی پاریش پوش و پاوانەکەی ساڵی پاریش لە بین نەچوو بوو چکە ئەگەر بەفر نەبارێ ئەو پوشە ناڕزێت دووبارە بۆ ساڵی دووەم دوو بەرامبەرە بێتەوە ئەمە ژوە ئاکات ئەبێتە بەرگڕێکی باش و لەبار بۆەوەی لە کاتی کەوتنەوە ئاگرەکان هەموو دارەکان باڵێن بسووتێنێت و بیکات بە خۆڵەمێش دەستان خۆش بە سەرکەوتوون کاک وەختیار ئەزیێتمان نای ئەم سەرمایە زانیارەکان زۆر بەسوودون بۆ ئێمە بۆ بینەران دیارە لانا بەگشتی ئەو ئامارەی کە میوانەکەم قسێ ڕوو نزیکەی 30,000 دۆنم باخ دارستانی سروشتی پوش و پاوان ئەمانە لە سنووری قەزای پێنجۆن ئەم ساڵ سوتاوە یەکێک لە سەختترین شوێنەکانی سنووری قەزای پێنجۆن کە دەکەوێتە ڕۆژەڵاتی شاری پێنجێنەوە کە ناسراوە بە 30 قەزای پێنجۆن دارستانێکی زۆر چڕە ئەوە زیانێکی زۆری بەرکەو و قەڵای کچێ بە هەمان شێواز کۆمەڵێ ناوچەی سنووری قەزای پێنجۆن ئەم ساڵ بەوەی کەوتنەوەی ئاگرەوە کە هەندێک کەس هەست بە بەرپرسیارەتی ناکەن بەبێ گیانی بەرپرسیارەتی ئاگر دەکەنەوە یاجێ دێڵن دوایی ئەو ئافاتە گەورەی لێ دەکرێتەوە کە ژینگە و سروشتی کوردستان لە ناو دەچێت ئەمڕۆ هەڵمەتی زاگرۆزانە کە لە سنووری قەزای پێنجۆنە لە گوندی کواوایە ئەیانەوێت وەکو وەفایەک بۆ گیانی دوو شەیدی ژینگە کە لە گوندی کواوای ڕۆحیان بەخشی بۆ پاراستن لە دارستانە سروشتیەکان ئەو هەڵمەتە بەڕێوە بەرن و لێرە بەڕوو بچێنن لە هەمان کاتیشدا پەیامێکی ژینگە دۆستی و پاراستنی ژینگە و پاراستنی دارستان سروشتەکان بە کۆی گشتی مرۆڤایەتی بدەن کە پێویستە هەموو تاکێک لێمە بەرپرس بین بەرامبەر ئەو جوانی کە لە شاخ و کێو و هەردەکانمانە هەیە ئەمە تەنها جوانی نییە ئەمە تەنها سێرکردنیە بۆ ئەوەی چێژێکی چاوی لێبینیا دیمەنێکی جوانی بەڵکۆمە بەرپرسیارەتەیەکی نەوەکانی ئایندەشە کە لە ڕووی ژینگەوە ئێمە بەرپرسینەوەی کە ژینگەیەکی باشیان بۆ دابینکەین بەڵێ ئەمە زانیارەکان بوو تایبەت بە بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆزانە لە سنووری قەزای پێنجۆن لە گوندی کواوە زۆر باشە.